جه دنگ امریکا سلاو ريزن هفكار من اسو جبارو من صالح دمجر بو بين هجا دمجمير حشت بياني على واشنطن باي تختم خلك كنويا برنامج كورت كونكشن ياكوب اوايكي زندي لسر كانال ان ار تي همي بلاتفورم دنگ امريكا تي بلافكرن جوارا پیشکش دکن. سلااو لە بەرنامەکانی ئەمڕۆدا سنگ دەخینە سەر تاوسەندنی خۆپیشاندانە ناڕەزایەکانی ئێران و ستەمکاری کۆماری ئیسلامی بەرامبەر خەڵک و گەنجان و زیندانەکانی وڵاتە هاوکات باز لە دوایەمین هەواڵەکانی دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی عێراقیش دەکەین چەندین ڕووماڵی تایبەتیش سەبارەت بە ئەمریکا. ام هروها بحصار روشة داوية عفرينة وباكور حلبة وهن مجارين دجي دكن. دەستگای قەزایی ئێران ئەمڕۆ دووشەمە ڕایگەیان لە ئەنجامی ئاگرکەوتنەوەیەک لە بەندیخانەکە کە بە بەندیخانێکی بەدناوی براوە بەندیخانی ئەوین لە تاران کەوتۆتەوە 8 زیندانی کوژراون. ئەمە ژماری قوربانیانی فەرمی ئاگرەکەیە کە دوو هێندە زیاد دەکات کە مانگێک زیاتر گرژی و ناڕەزایی و ناڕەزایەتەکانی لێکەوتەوە کە بەهۆی کوژانی ژینە ئەمینیەوە تاوی سند. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئاگرەکان بە هۆکاری ئاژا و پێکدادانی نێوان زیندانیان زانیوە، بەڵام گروپەکانی مافەکانی مرۆڤ ڕایانگەاندووە کە گومانیان هەیە لە ڕاگەیاندنی فەرمی ڕووداوەکان و ژمارەی ڕاستەقینەی کوژراوەکان زۆر لەوە زیاترە. لە کاتی ئاگرکەوتنەوەکەدا لە ناو زیندانەکەدا دەنگی تەقە و تەقینەوە بیستراوە، کاتێکیش بڵێسەی ئاگر ئاسمانی ئەو ناوەی ڕوونا کردوێتەوە. لە کاتێکدا سەدان کەس لەو خۆپیشاندەرانەی لە چەند هەفتەی ڕابردوودا دەستگیر کرابوون ڕەوانەی زیندانی ئەوین کراون. ئەو زیندانە بەدناوە بەناوبانگە بە خراپ مامەڵەکردن لەگەڵ زیندانیانی سیاسی. سەرۆکی ئێران ئیبراهیم ڕەیسی ڕۆژە یەکشەمێ ئەمریکا تاوانبار کرد بە هەندانا وێرانی تەرۆر و تەڤلەهەڤیە لە ئێرانê li gorkûgot û li seranserî cîhanê jî di demekê ku xwepêşandanan ev 4 heftene Êran hejandiye. Reîsî di civîneke televizyoniya hikûmetê de got bi baweriya me Amerîka li piştpiraniya wêrankirin teror tevliheviya li herêmê û cîhanê ye. Amerîkî ji her nûbûnekê her dilxweşî û başiya ku li Êranê diqewme dilgiranin. Li ser pirseke derbarê şewata zindana evîn ya Êranê derengî roja şemiyê serok Amerîka Joe Biden gotibû ku ew ji wêrekiya xwepêşanderên Êranî matmayî maye. Berê wî bang li Êranê kiribû ku tundutijiya li dijî welatiyên xwe yên ku tenê mafên xwe yên bingehîn bikartînin bi dawî bîne. Êrana ku dijminên li hindir û li derve bi tundutijiyê tawanbar dike red dike ku hêzên ewlekariyê xwepêşandar kuştine. تاوسەندنی خۆپیشاندانە ناڕەزایەکانی ئێران زیاتر لە مانگێکە بەردەوامە و تا دێ زیاتر و زیاتر تاو دەسەنێت. بەرزبوونەوەی ژمارەی کوژرا و بریندارەکان و دەستگیرکردن و ستەمکاری و توندیتیژی کۆماری ئیسلامی بەرامبەر خەڵک و زیندانیان و گەنجانی ئەو وڵاتە بۆتە مایی زیاتر گەورەبوونی خۆپیشاندانەکان و ناڕەزایی نێودەوڵەتی و گۆشەگیربوونی حکومەتی ئێران. بۆ زیاتر زانیاری لەو بارەیەوە هاوکارمان فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە. فەرهاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش ئاسۆ. دوایمین زانیاری چییە فەرهاد سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران؟ بەڵێ ئاسۆ لە نوێترین پێشاتەکانە ئەو دیمەنی مانگە دەستکردەکان کە سەتەلایتەکان لە سەر گرتوخانەی ئەوین بڵاو کراوەتەوە دەرئەکەوێت کە یەکێک لە گەورەترین بیناکانی نێو گرتوخانەکە سوتاوە بە تەواوەتی. ئەمەش دوای ئەوەی کە شەوی هەینی بۆ سەر شەممە گرتوخانەی ئەوین کە دەکەوێتە باکووری شاری تارانی پایتەختەوە ئاگری تێبەر بوو. هۆکارەکەش هەتا ئێستا دیار نییە، لایەنەکان یەکتر تۆمەتبار ئەکەن. کۆماری ئیسلامی ئێران ڕەدیەکاتەوە کە هیچ چەشنە دەستێکی هەبوو بێت لەو ئاگر تێبەردانە و ئاماژە بەوە ئاکات کە بە وتەی ئەوان و میدیا فەرمەکانی ئێران ئاژاوەگێڕان هەڵیان داوە ئاگر بربدنە گرتوخانەکە بۆ ئەوەی کە لەوێ هەڵبن، بەڵام چالەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکان ئاماژە بەوە ئەکەن کە ئەو ئاگر تێبەربوونە ڕەنگە لەلایەن کارەبەدەستانی حکوومەتەوە بەوە کە هەندێک دیمەن هەن لەوەی کە لە دەرەوەی گرتوخانەکەەوە و لە گۆشەکانی گرتوخانەکەەوە نارنجۆکی دەنگی فڕێ ئەدرێ و دەنگی تەقینەوەیەکی بەهێزتێت
دوای ئەوەی کە ئەو تەقانە لە دەرەوە ئاراستەی نێو گرتوخانەکە ئەکرێت هەروەکە ئاماژەتان پێ کرد ڕێژەی کوژراوەکان بەرز بۆتەوە بۆ 8 کەس ژمارە ئەو کوژراوانەی کە لە ئاگرتێبەربوونەکەدا کوژراون چاودێران دەڵێن ڕەنگە ڕێژەکە زۆر لەوە زیاتر بێت وڵاتانی بیانی بە پەلەن بۆ ئەوەی کە هەواڵێک لە هاوڵاتیانیان ببیزن بە تایبەتی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا کە هاوڵاتیانیان ژمارەیەک لە هاوڵاتیانیان لە گرتوخانەی ئەوینی شاری تاران هێشتاش دەست بەسەرن. ئەمە توانین دوایین پێشات بێت ئاسۆ لەسەر گرتوخانەی ئەوین بەڵام لە پێشاتێکی تر کە هەر ئێستا دووشەمە و ڕەنگە هەتا ئەوەی کە من لێرە بەشداریم ڕاستەوخۆ ئەبم لەگەڵتانە کۆبوونەوەکە کۆتاییشی پێهاتە بێت کۆبوونەوەی هەندێک لە وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا بوو بۆ تاوتوێکردنی بارودۆخی ئێستا ئێران و ئەو درۆن و موشەکانەی کە لەلایەن ئێرانەوە دراون بە رووسیا بۆ هێرشکردنە سەر ئۆکراینیا وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا هەندێک لە وەزیرانە بڕیاریان داوە کە سزا بسەپێنن بەسەر 15 کاربەدەستی ئێرانیدا ئەو سزایەنەج بەشێکن لە سڕکردنی سەروەت و سامانیان و ڕێگەنەدان بە سەفەرکردنیان بۆ وڵاتانی ڕۆژاوایی کە ئەمە نوێترین پێشاتە کە ئێستا لە ئەوروپا بەڕێوە ئەچێت لێرە لە ئەمریکای شکاردانەوەکان هەتا دێت زیاتر دەبێت لەلایەن کۆشکی سپی وزارەتی دەرەوە هەوڵ ئەدەن کە زانیاری وەربگرن لەسەر ئەو هاوڵاتیانەی کە هەروە پێشتر ئاماژەم کرد لە گرتوخانەی ئەوینی تاران ببورن بند کراون. ئەتوانم ئاماژە بەوە بکەم پێشەوەی کە بەشدار بم لە بەرنامەکە لەگەڵ ئەندامانی ڕێکخراوی مافەکانی مرۆڤی هەنگاو قسەم کرد بۆ ئەوەی کە دوایین زانیاریەکان وەربگرین ئامارەکان لەسەر ڕێژەی کوژرا و ژمارەی کوژرا و بریندارەکان لە هەرێمە کوردەکان لە ئێران ژمارەی کوژراوەکان هەتا ئێستا کە من لەگەڵتان قسە ئەەکەم گەیشتووەتە 36 کەس لە هەرێمە کوردیەکان تەنیا 36 کەس لە هەرێمە کوردیەکان کوژراون و نزیکەی و زیاتر لە 1400 کەسیش بریندار و دەست بەسەرن کە لە نێو بریندارەکان ژن و منداڵیشە ناسۆ. بەڵێ بەداخەوە زۆر سپاس فەرهاد. سپاس بۆ ئێوە ژاسۆ. هەر بژێ. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. کۆچبەرانی مەکسیکی لەسەر پردی ڕیۆ گراندا خێزانەکانیان لە باوەش دەگرن لە بۆنەی ئیتر باوەش بە دیوارەکاندا ناکەین. ڕێگە بۆ کۆچبەرانی مەکسیک دەدات کە ناتوانن بگەڕێنەوە بۆ مەکسیک لەگەڵ خێزانەکانیان بۆ چەند خولەکێک لەسەر ڕۆخی ڕووبارە سنووریەکە بە یەکتر شادەبنەوە. بسادان خزانال ساروبارەوی و گراند سنورین ئەمریکا و مەکسیکۆ هەفتو هەم بێزکردن ئوشیان ماڵباتên خوین کو و بسالان وان ندیدین بو چەند خولەکان ببینن. مشنی کوڕی خەو ماڵباتەوی ناسکردن و دیتن بەری 4 ساڵان ئەو چۆنە ئەمریکا ئەم پڕ کەیفخۆشین ji ber ku me derfet nebûye em wekî nûkeyek du hembêz bikin. Zor spas û dilê min gelek xweş e. Ez gelek keyfxweş û spasguzarim ku hemî malbata min dikarin êk du hembêz bikin û neviyên min yên li wêrê ji dayîk peyk bûne. Patricia Luivano birayê xwe ku ve 21 sala nedîtî bi hest û viyan bû sê xulekan hembêz kir û ew ê gotî hîş ew zarok bûn demê ku du mahîk car hevdû dîtîn. Ev 21 sal bûn min birayê xwe nedîtibû. Em ji akwaskaliyan têz hatîne û zehmeta mirov keyfxweş nebit. Cara dîmahîkê me hevdû dîtî em zarok bûyn. Mixabin, lê ew necarin biçine welatên din. Da pêşerojeke baştir bû xew malbatên xwe dabîn bikin. Îsal gelek tiştên nexweş bi serê me hatin. Dayka min û babê min emrê Xwedê kirin. Paşî birayê min jî emrê Xwedê kir. Em hatîne da ku hembêzên wan bigehînin wan. Di neh salên dawiyê da rêkxistina Hagnat Walls delîveyekê deta koçberên Meksîk evên ku di rewşeka wisa da ku neşên vegerne ve Meksîko bû çend xulekan ser di mahiya rûbarê ku snûrê navbera Meksîk û Amerîka de xêzanên xwe bibînin.
ئەو بوویەرێکە ماڵباتیە پڕ هێوی و ئەڤین هەیە لێت هەمان دەمێدا بڕاستی ئەو بوویەرێکێک و پەیامەکێ دشینە ئەو خۆپیشاندانێکە لە دژی وان هەمی سیاست و استراتیجیên کوچبەریەیên نەدات پەروەرانەیên ئەمریکایەنە. Ev çalakî ji layê Tura Snûriya mafê mirovan ve tê rêxistin ku ev sala nêzîkî 200 malbatan beşdarî evê hevdû dîtinê kirin. Piştî sê xûlekan malbatan hevdû hembêz kirîn û bûçendekî ewşiyan ê ku dibibînin û gelek baxfin, paşî dîsan bi xem û rondikan ve xatira xwe ji hevdû xwastin, bihêviya ku dê rojek hêt û careka dî ew hevdû bîne ve. Hatîn mayî dengê Amerîka. پرسا کوچبران لسر سینور امریکای باشور به سالانه بویا مجارا راکشان سیاسی دناورا هر دو پارتیین دموکرات و کماریان ده. لدور و مجارین هفکارا ما ازلم یاساک جناوند نوچین دنگ امریکای به مرایه دم باش ازلم روشا کوچبران لسر سینور چاویه و هجمارین داوین کوچبران لورچنه. صالح وکی کو متماشا کر ev projeye buyerek salaneye u ev 6 salın li ser sînorê Amerika û Meksika pekte ku malba koçberên qaçaxî dikarin bo 5 deqeya hevudin malbatên xwe bibînin. Büyer ev 6 salın ji hêla rexistinên mafên mirovan tên darxistin û armanjdike ku dijî nijadperestî û cudakariyê derkeve balê bikişîne ser pirsgirêkên sîstem û siyaseta koçberiyê ya Amerîka. Salih li gor zanyariyên fermî di rêbendana 2022 diyan de li Amerîka kanûnî û neqanûnî bi tevahî 46.6 milyon koçber dijîn ku ji 1850 vir ve hejmara herî mezine koçber îrojî nêzî ji sedî 15 tevahiya şeniya Amerîka pektînin ku nêzî 40 milyon jî Meksikîne. Her wiha ji wan zêdetirî 15 milyon koçber qaçaxin û 8 milyon ji wan Meksikîne û ji welatên din yên Latin Amerîkane. Salih tenê di neh mehên îsal de ji ser sînorên başûr 2 milyon û 150 hezar û 307 koçberên qaçax derbasî Amerîkî bûne. Ku li gor sala borî ji sedî 175 zêde bûye ku piraniya wan dîsa Meksikîne. Rewşa koçberan bi taybet jî yên qaçaxan mijareke girîng ya rojava Amerîkayê û em dikarin bêjin ku di varê siyasetê de nêzîkbûna Partiya Demokrat û Komarî bi rengekî eşkere ji hev cûdanê ku dibin sedema nîqaşên tund. باشه ازلم دمکی دا وقت گوتل بجارتن نیودم دورا سه هفته دن دبن نزیکبونه که چاواج مجارا کوچبران را دبه. Salih, karbidestên rêveberiya Serok Joe Biden ya niha bi berdewamî dibêjin ku ew sîstemeke koçberiyê ya evlerê ku pek û mirovayê ava dikin. Di heman demê de ew rêveberiya berê ya Serokê Donald Trump jî bi hilweşandina sîstema koçberiya kanûnî tawanbar dikin. Trump û Partiya Komarî jî rêveberiya Biden tawanbar dikin û dibêje ku ew çavên xwe ji koçberiya qaçax re digirin û welat bo Amerîkiyên Asyayî ne ewle dikin û ger werin hilbijartin wek Partiya Komarî evê koçberên qaçax paş ve bişînin û pîvanên koçberiyê tûntir bikin. Ji aliyê din ve Salih em dikarin bêjin ku çavder û rêxistinên mafên mirovan dibêjin ku sîstema koçberiya Amerîkî gelek bi pirsgirêke û rexne dikin ku mafên bingehîn yên koçberan nayên parastin. Herî dawî wan ragandin ku rêveberiya Biden ji bi cîhanîna armancên xwe yên qebûlkirina pinaberan serneketiye û hejmara koçberên ku îsal mirine de hevildana derbasbûna Amerîkada asta herî bilind de û ev nîşanek gelek xemgîn e. Berê ozlem yasak tij navenda nûçeyên dengê Amerîka merawî gelek spas. Gelek spas. لە سەرانسەری ئەمریکا گرفتی کەمی ئەفسەری پۆلیس لە ئارادایە کە زۆر جار بە تومەتی مامەڵەیەکی توندوتیژانە سیر دەکرێن دوای کۆمەڵێک ڕوودا و کە ئەفسەرەکان ڕەشپێستە بێچەکەکانیان کوشتووە. تەنانەت زۆرێک لەوانەی کە ناویان تۆمار دەکەن بۆ ئەوەی ببن بە پۆلیس لە واشنگتن و دەوروبەری دەڵێن هیوادارن هێزێکی باشتر و میهرەبانتر دروست بکەن.
دامەزرێنەر و ڕاهێنەری پۆلیس نانسی لاڕۆژ دەڵێت لە کاتی گەورەبوونیدا پێیوا بۆ پۆلیس کەسانی خراپن. چونکە من خەڵکی پارکی ترێلر بووم لە مینۆسۆتا پێم وا بوو کارەکانی پۆلیس ئەوەیە کە بچن ژیانی خەڵک قورستر بکەن. دەزانم ژمارێکی زۆر کەس لە ئەمریکا هەن کە ئەوانیش هەمان بۆچوونیان هەیە و ئەگەر بتوانم بۆچوونی کەسێک بگۆڕم ئەوە تەنها بەشێکی کەمە لەوەی کە ئومێدەوارم بەدەستی بێنم. گۆڕانکاری وشەیەکە کە زۆربان بیستومانە کاتێڵانی ئەمریکا چاوپێکوتنی لەگەڵ ئەندامەنوێیەکانی پۆلیسدا لە ئەکادیمیای ڕاهێنانی دادپەروەری تاوانکاری باکووری ڤرجینیا لە دەرەوەی واشنگتن ئەنجامدا. سەرڕای کەمی ژمارەی ئەفسەرانی پۆلیس لە سەرانسەری وڵاتەکە زۆرێک لە گەنجان هێشتا خوازیارن ئەو کارە بکەن. لاڕوژ دەڵێت کە بەو پەڕی پەرۆشیەوە لەگەڵ گەنجان تێکەڵاو دەبێت تا فریان بکات کە لە پۆلیس نەترسن. کاتێک باز لە گۆڕانکاری دەکرێت تەنها بۆ گۆڕینی ئەو دیدگایەیە کە پۆلیسەکان لەوێ نیەن بۆ ئەوەی ژیانت قورستر بکەن. چەلسی هەنری دەڵێت غەمبار دەبوو کە کوشتنی پیاوەڕەش پێستەکانی لەسەر دەستی پۆلیس دەبینی. وەک جۆرج فلۆید کە هەروەها بیرۆکەی منی لێکەوتەوە کە بەشێک ببم لەو گۆڕانکاریە و هەروەها بۆ یارمەتی پڕکردنەوەی ئەو بۆشاییەی نێوان پۆلیس و کۆمەڵگا. لەگەڵ ئەوەی زۆرێک لە ئەمریکیەکان بەردەوامن لە ڕێزگرتن لە کارمەندانی جێبەجێکردنی یاسا، پاتریک لۆفتۆس بەڕێوەبەری پەیوەندی استراتیژی لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دەڤەری واشنگتن دەڵێت هەستی دژە پۆلیس لە دەرئەنجامی کارە بەدکارەکانی پۆلیسە خراپەکانەوە هاتوۆتە ئاراوە. هەستی دژە پۆلیس وا دەکات کاری پۆلیس ئەوەندە خوازراو نەبێت، واش دەکات خەڵک کەمتر پشتگیری لە ئازیزان و ئەندامانی خێزان و هاوڕێکانیان بکەن ببنە پۆلیس. ئەوەش بەڕاستی زیانمان پێدەگەێنێت کاتێک هەوڵی دامەزرانی خەڵک دەدەین. ژمارەیەک لە پۆلیسە تازە دامەزراوەکان دانیان بەوە داناوە کە ترسیان هەیە بە جلوبەرکی پۆلیسەوە لە شەقامەکاندا بسوڕێنەوە. سەلامەتی خەمی گەورەی منە، نەک تەنها بۆ خۆم بەڵکو بۆ هاوکارەکانم و خەڵک. بە هاوسەنگی لەگەڵ خواستەکەی گروتینێکیشی بۆ جێبەجێکردنی کارێکی باش هەیە. هەوڵی گەڕانەوەی ئەو مرۆڤایەتیە بۆ کاری پۆلیس ڕەنگە هەمووان قەنەعات پێ نەکەم، بەڵام پێم وایە کە دەتوانم بەڕاستی کارێکی باش بکەم و ڕەنگە ڕۆژانە نیشانی یەکدوو کەسی بدەم کە ئێمە هێشتا مرۆڤین و من بەو پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێی ئەوە دەکەم کە تەنها ئەو ئەرێنیە بگەڕێنمەوە بۆ کارەکە. شایان پاشا بۆ راپۆرتی لۆرد بۆمان دەنی ئەمریکا واشنگتن. دەنگ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ڕاوێژکارێ ئەولەکاریە نیشتمانیە کۆشکا سپی جێک سۆلیڤن ڕۆژا یەکشەمێ گوت کە سەرۆک جو بایدن دێ بە ڕێبازەکێ تەڤبگەرە دە ژنوڤە نرخاندنا پەیوەندیên ئەمریکا و عربستانە سعودی لێ دناو وان بژاران de guhertinên alîkariyên ewlekariyê ji bo berhemhênerên serekeyên niftê hene. Sullivan ji CNN re axivî û got Biden ti planek tune ku dilûtkeya serokên Grupa Bîstê ya meha mijdarê de bi Welîehdê Erebistana Siûdî Mihemed bin Selman re bicive û tu guhertinên nîzîk nînin. Wî got ji ber vê yekê serok bi lez tev nagere. Ew ê bi rêbaz û stratêjî tev bigere û ew ê bi endamên her du partiyan ra rawişkariyê bike û her wiha derfetê dê bide kongresê ku vegere da ku bikaribe pêra kom bibe û li gel wan behsa bijaran bike. هەزاران خۆپشاندەر لە نێویاندا براوەی خەڵاتی نۆبلی ئەدەبی فەڕەنسی ڕۆژی یەکشەمە لە شەقامەکانی پاریس گرت بوونەوە بۆ نیشاندانی تووڕەی بەرامبەر بەرزبوونەوەی نرخەکان و فشارخستنە سەر حکومەتەکەی ئیمانوێل ماکرۆن. ڕێپیاوانەکە بۆ زیادکردنی موچە و داواکاریەکانی دیکە لەلایەن نێرانی چەپی وڵاتەکەەوە ڕێکرا بوو. مانگرتوانی کەرتی گواستنەوە داوای مانگرتن دەکەن پێشتر پاڵاوگۆ و کۆگاکانی سوتەمەنی مانیان گرتە بوو. ئەمەش بۆتە هۆی کەمبوونەوەی بنزین و سوتەمەنی کە ئەمە بۆتە تووڕەبوونی زیاد لە 9 ملیۆن شۆفێر و کارمەندانی هێڵی گواستنەوە. لە وتارێکی توندا بۆ ڕێپیاوانەکەی پاریس سەرکردەی ئەو پەڕی چەپ ماکرۆن و سەرکردایەتەکەی تومەتبار دەکات بەوەی فەڕەنسا دەخەنە ناو قەیرانێکی گەورەوە.
gelek rojnameyên Brîtanya roja dişemê texmîn kirin ku Serokvezîr Liz Truss dibe ku ji hêla partiya xwe ve ji kar were dûrxistin. Navnîşanên wekû komploya ji dûrxistina kar ya Truss vê hefteyê di rojnameya Daily Mail de û roja dî ji bo Serokvezîr di rojnameya Daily Express de di serê navnîşanan debûn. Rojname tabloîd ji zarê çavkaniyên ku nexwestin navên xwe diyar bikin ragihand ku zêdetirî sed parlamenterên girêdayî Partiya Muhafizkara desthilatdar amade ne ku nameyên bêbaweriya bi Truss pêşkêşî Graham Brady serokê Komîteya Partiya Muhafizkar ku pêşbirka seroktiyê organîze dike bikin. Rojnameya Times ragihand ku hin qanûndaneran gotûbêjên nehênî li dor danîna serkirdeyekî nû li şûna Truss kirine. Brîtanya ji dema ku wê di sala 2016 de deng da derketina ji Yekîtiya Ewropî sê serokwezîr guhertine. Truss ku meha borî seroktiya Partiya Muhafizkar bi dest xist û soza kêmkirina bacan da ji bo jiyana xwe ya siyasî na şer dike piştî dest ji beşên serekeyên programê berda. ڕۆژی هەینی ئەمریکا پێشوازی لە بەڵێنەکەی محەممەد شیاع سوودانی کرد وەک وەزیران سەرۆکوەزیرانی ڕاستپێدراوی عێراق بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و پێکێنانی حکومەتێک کە خزمەت بە خەڵک بکات. ئالینا ڕۆمانسکی پاڵێزی ئەمریکا لە عێراق لە تویتێکدا لە تویتەر ڕاگەیاندووە پێشوازی لە بەڵێنی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراوی عێراق محەممەد شیاع سوودانی دەکات بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بەرگریکردن لە سەروەری و ئاسایشی عێراق و پێگەێنانی حکومەتێکی تایبەت بە خزمەتکردنی گەلی عێراق. دەژڵێت ئەمریکا پابندە بە پاڵپشتی و هاوکاریکردن لەگەڵ حکومەتی نوێی عێراق بۆ بەرەو پێشبردننی ئەو ئامانجە هاوبەشە. گرێکوێرەی سەرۆک کۆمار کرایەوە و سەرک وەزیریش ڕاستپێدراوە بۆ پێکێنانی حکومەت. ئایا دەتوانن حکومەتێکی بەهێز و خزمەتکاری خەڵک لە زاخۆوە تا بەسڕە پێک بهێنن؟ سەبارەت بۆ پرسە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشادەم کاتت باش. سەرۆک وەزیرانی ڕاستپێدرا و بەڵێنی پێگەێنانی حکومەتێکی بەهێز و خزمەتگوزاری داوە لە کاتێکدا لایەنەکان دەیانەوێ حکومەتێکی پشک پشکێنە بێ. ئایا ئەمەی پێدەکرێ؟ ئاسۆ بێگومان عێراق و حکوومەتی نوێی عێراق لە بەردەم کۆمەڵی تەحەدیاتی گەورەدایە. حکوومەت لە کاتێکدا پێکەهێنرێکە سەدر کە گەورەترین کوتلەی پەرلەمانی شیعەیە لە دەرەوەی پەرلەمانە و ئەتوانم بڵێم لە بۆسەدایە بۆ حکوومەتی داهاتووی عێراق بۆ ئەوەی حکوومەتی داهاتووی عێراق کە موکڕی هەبێ وەکە موکڕەکانی بکاتە دەرفەتێک بۆ ورژاندنی شەقام و تێکشکاندنی حکوومەتەکە ئەمە لەلایەک. وەلەلایەکی تریش خەڵکی عێراق بە تەواوەتی ناڕازین لەو دۆخە چەقبەستوەی کە ماوەی ساڵێکە عێراق و دۆخی سیاسی و ئابووری و ئەمنی عێراقی تێکەوتووە. وەلەلایەکی تریش تشرینیەکان خۆیان بۆ خۆپیشاندان و ناڕزایەتی ئامادەکەن و هەمیشە ئەوان لەسەر خەتن. بۆیە حکوومەتی داهاتووی عێراق محەممەد شیاع سوودانی پێش ئەوەی هەر لە دوای ڕاستپاردنی بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق کۆمەڵێ بەڵێنی داوە لەوانە دوورخستنەوەی گەندەڵی و کەمکردنەوەی گەندەڵی لەوانە پێکێنانی حکوومەتێکی تەکنۆکرات و خزمەتگوزاری خەڵک. بۆیە ئەم حکوومەتە لە ژێر تەحەدیاتێکی گەورەدایەوە جگەلەوەی کە سەدر لە بۆسەدایە بۆی لە هەمان کاتیشدا شەقامی عێراقی تووڕە و ناڕازیە لە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق. بێگومان ئەمە بۆ محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی نوێی عێراق ئەم دۆخە ئاسان نابێت. ئەمە ئەبەسرێتەوە بەوەی کە ئایا لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتیەوانی کە پشتیوانی بوون بۆ پێکێنانی حکوومەت تا چەند پشتگیریەکەن بۆ پێکێنانی حکوومەتەکە و سەرخستنی حکوومەتەکەی. بەڵام ئەوی لە ئێستاوە دیارە سەرقاڵی ئەوەن کە لایەنەکان دووبارە حکوومەتێکی پشکێنەی سیاسی پێک بێنەوە بۆی کە پێکاتەکان و حزبەکان هەریەکەیان پشتی خۆیان هەبێت لەم حکوومەتەدا. بێگومان ئەمە یەکێکە لەو سەرەتا خراپانەی کە ڕەخنەی پێ لە حکوومەتەکانی پێشووترگیراوە ڕەنگە ئەم پشکێنە دەستی محەممەد شیاع سوودانی ببەستێتەوە بۆ ئەنجامدانی چاکسازی و دوجار زیانی گەورە بە حکوومەتەکەی بگەێنێ. بەڵێ دڵشاد ئایا هەڵوەسی قونسڵخانەکانی وڵاتان لە عێراق سەبارەت بە حکوومەتی داهاتووی عێراق چییە؟
بێگومان هەموو قونسڵخانە و باڵۆزخانەی وڵاتان چی ئەوروپی وەچی ئەمریکا کە دوایینیان ئەمریکا بوو پشتیوانی خۆیان بۆ بانگەشەکانی محەممەد شیع سوودانی دەربڕی کە کاتێک کە ڕایگەیان حکوومەتەکەی دەبێتە حکوومەتێک بۆ بنەبڕکردنی گەندەڵی و دوای ئەوەی کە لەتیف ڕەشید لەلایەن پەرلەمانی عێراقەوە متمانی پێدرا وەکو سەر کۆماری نوێی عێراق ئەمریکا پشتیوانی خۆی بۆ دەربڕی و هیوای خواست کە حکوومەتی داهاتووی عێراق حکوومەتێک بێکە لە ئاستی کێشە و داواکاری و خزمەتگوزاریەکانی خەڵکی عێراقا بێوە دوور بێ لە ململانێ و با بڵێن ئەو دۆخە نەخوازراوەی کە پێشتر عێراقی گرتبوویەوە بە تایبەتی پێشتر وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و هەموو لە وڵاتانی و دەوڵەتەکان داوایان لە عێراق کرد کە ئەو دۆخە چەق بەستووە تێپەڕێن و ململانێ سیاسیەکان وەلانێن و حکوومەتێکی خزمەتگوزاری تەکنۆکرات پێک بهێنن بۆی دۆخی عێراق لەو ناسەقامگیرەی کە تێوکەوت بوو هێور بێتەوە بۆیە هەر لەگەڵ دەست بەکاربوونی چی لەتیف ڕەشید و چی ڕاستپاردنی محەممەد شیع سوودانیش بۆ پێکهێنانی حکوومەت ئەمریکایەکان و ئەوروپایەکان پشگیریان کرد بۆ ئەوەی حکوومەتەکەی حکوومەتێکی تەکنۆکرات و دوور لە پشکێنەوە حکوومەتێکی خزمەتگوزار و بەرەگاربوونەوەی گەندەڵی بێت. بەڵێ دڵشاد ئایا حکوومەتی داهاتوو دەتوانێت عێراق لە قەیرانی سیاسی و ئەمنی و ئابووری ڕزگار بکات؟ بێگومان ئەمە تەحەدایەکی زۆر قورسە لە بەردەم حکوومەتی داهاتووی عێراقەوە ئاسان نییە بۆ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بە تایبەتی کە سەدرریەکان بە 73 کورسی پەرلەمانەوە ڕۆیشتونەتە دەرەوەی پەرلەمانی عێراق و بەشداریکردن لە حکوومەتەکەی سوودانی ڕەتەکەنەوە و ئەتوانم بڵێم ئەوان لە بۆسەدان بۆ حکوومەتی داهاتووی عێراق بۆ ئەوەی لە حاڵەتی ڕوودانی هەر گرفتێک و هەر کەم و کوڕێک ئەوان بیکەنە بیان و شەقامی عێراقی پێبوروژێنن. هەموو چاودێران چاوەڕوانی ئەوەن کە دوای چەند مانگێک تێپەڕبوون بەسەر حکوومەتەکەی شیع سوودانیدا جارێکی تر بارگرژی و ناکۆکی سیاسی لە عێراق سەر هەڵبداتەوە چونکە سەدر چاوەڕوانی ئەوەیە کە لەزمەیەک لە حکوومەتەکەی سوودانی ببینێت و بیکاتە بیان و بۆ وروژاندن و خڕۆشاندنی شەقام چونکە بە هەموو پێوەرەکان ئەم حکوومەتە تەمەنی قەرارە ساڵێک بێت سەدریش بەو مەرجە ڕازی بووە و سەدر دەیەوێت ئەم ساڵ لەم ساڵەدا ئەم حکوومەتە سەرکەوتو نەبێت بەڵکو بیکاتە بیانوویەک بۆ تێکشکاندنی بەو هیوایی کە لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقدا کورسی زیاتر بەدەست بهێنێ. بەڵێ سوپاس دڵشاد. زۆر سپاس بەیەوەش. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. Roja yekşemê Bakurê Rojavayê Sûriyê ku dibin kontrola grûpên opozisyonê de ye aram bû piştî agirbesta bi navbeynkariya Tirkiye ji bo bidawîanîna li pevçûnên leşkerî di navbera aliyên dijber de ku metirsiya şerekî navxweyî berfirehtir di nav dijberên desthelata Serok Beşar Esed de derxistiya holê li gor rûniştvanan û çavkaniyên opozisyonê. Grupa cihadiya Serekey Heyet Tehrîr Şam ku ji aliyê Amerîka Tirkiye û hin welatên din ve wekû terorîstê binavkirin komên ji artêşa niştimaniya opozisyonê ku Tirkiye piştgiriya wê dike neçar kirin ku roca şemiyê rêkeftineka aştiyê bipejirîne ku destelatdariya wê li wan navçeyan berfirehtir dike li gorî rêkeftina seretayî. Heyet Tehrîr Şam hêzên xwe ji bajarê Efrînê li bakurê parêzgeha Helebê vekşandin û li beramber vê yekê grûpên dijberên wê soz dan ku kar bikin ji bo rêveberiyeke sivîl ya yekbûyî ku aramiyê bîne û dawî li bêdadiyê bîne li gor wê. Ji bo agahiyên dawî û reaksiyona xelkê herêmê li dor van pêşketinan niha peyamnêrê me Zana Umer ji Qamişlo bi Merayê dem baş zana xelk li dor derbasbûna Heyet Tehrîr Şam bo Efrînê çi dibêjin van rojan? Belê dem baş ji xwe bi taybetî di nava derbiderên Efrîniyên gol herêmên herêma Cezîrê dimînin li Qamişlo û bajarê din her wiha li deverên gol herêma Şehbayê dimînin. Niha ew metirsidarên got rewş aloztir bibe ji xwe ew ji berê de ser rewşa heyî got
جروپن ين بسر اوبسيوني و ين ويدري كنترول بكن ناراضي بون لي بهاتنا هيئه تحرير الشام جروب كترويجي دبيجن اوجي متصيدار جو لسر دو استا لسر استا كي جو روش الوستر دبه لادم دبغو افريكفتنا كبنابرا تركيا وروسيا يدجبو ولا كنا ادلبي انغو لبرامبري ويل هاف وي بيماني هاجر هبه كولان بيه كي دبيجا قالوا ويسر حسابي كيجان دغريبه وترس هي يقول سر حسابه هري من كردي سوريا به شخواب لوي درينانها بعفرين ديارة بناف دستن هي تحرير الشام دي زانا دفي درباري در ريفبريا خسر هيزن سوريا ديمقراط داخوياني هر حال دانه ديار كرنا هالوسط خد في درباري دا آية تشتكي سر عرضه هي كوبكن دما اف ايريش برفرهتر ببن رنگا افري كفتن نچه سري وام دزانن كهن هن نافشه لوان دران دبن دستي ريفبريا خسر دانه بله جخوا اللي صار ده اصلا امدكان هالوسطى بيجن اشبر جو الين ناكوكين سياسي اللي هرمي هذا هرما يعني هالوسطى فرمي جالي ريفبريا خسر وهي سوريا ديمقراطيك وكاليستوكا كتركيا بنافكر بربسي نافد راغادنا حسدي يا اشكالك تويتر اخده نقول اغاهي وتكلين جو ما حسدي وريفبريا خسر قلتم دندري تشارچوبا يا ركفتنا كده نافبرا تركيا ده وتركيا في كي دكه الآلية دن انجمان اجتماعية كردي جو بشكل جوبسيونا سورياي بتندي درباسبونا هيئة تحرير الشام انجو جبهة النصرة بناوي خوني بري بناوي عفرين دشر مزار دكه ودي بيجا جو يروش آلوستر ببه جخوا هجر و افشون هات ان فرهتر بو ان بو قفت لسر هرين من دن لغوري هن آگاهيان جو يعني جخوا افهريم لراستي هن قفانتي روجانتو باراندن هي هیزن سوریا ديمقراطيك لوغوري جدركي جبومت دنگ امريكا تكسكرغو او جنيز و بامبويرين رودان داوود شوبينن ولوغوري ويجي تدبير خو عن روشن اماده باشي حاضر دكن بل زانا اگر بكرتي برسوان بدي تهلوس آلية حكومت دمشق و دركتنت في درباري درباسبونا هيئة تحرير الشام بو عفرين وان نافچيان حتى نهات ده هالوستك فرمي جالية حكومة الشامية درباري فياد الدرنكتية قوتارا فرمي يا حكومة الشامية يا رجيم الشامي دي بيجاغو تشو جداهي دنافرا هيئة تحرير الشام ده او جروب بسر تركيا ده تمنه وحمان بيك نافي بنافدكه وكتروليست بله زانا عمر پامیر مش قامشلو گلکس باس باش هەفتەیەک لەمەوبەر زیندانی دیاربەکر چۆڵ کرا کە هێمای ئەشکەنجەدان بوو لە تورکیا لە سەردەمی حکومڕانی ساڵی 1970دا بە ئامانجی گۆڕینی بۆ ناوەندێکی ڕۆشنبیری و هونەری بەڵام هەزاران قوربانی ئەو زیندانە دژی ئەو بڕیارن. گرتیگەها دیاربەکرێ ئانگۆ و پێناسەکردنا گەل زیندانە ئامێدێ وەکە ئیشکەنجەخانەیە دەما دەربەیە لشکری آ 12/1980 تی پێناسەکردن ژبەر ku nêzî 6 Kurdên siyasî li wir di encama îşkenceyên giran de hatin kuştin. Encama xerabiyên ku saxlemî derûnî jî li ser laşê wan çêkiriye bi hezaran. Yek ji wan jî Hüseyin Barış e. Mirov wilo bûn persûkê wan xuya dikirin, hestûyê wan xuya dikirin, eklemê wan xuya dikirin. زنگلورا وانا وکی علوک زنی چه هندی وکی یا منا ولو زرابک بو سر سکرام وکی علوک چه بو سر قوق کی بالا یعنی işkence برچیبون تیبون زیدان تعداری جوب کارانی قتل کردن کشتن و جوید نزدیک 6 insan ویولاتی هانا جوید جنازه وا درکتن Evneha berdevkê komela 78 ku ev komele ji aliyê mexdûrên zindana Amedê hatiye damezrandin. Ji bo zindana Amedê goterî bizîvirênin wekî muze em bikar bênin divê xwesahana da ji bo tiştekî nû ez bawer dikim hikûmet xwazekê bide çêkirin ewana jî navenda çand û kültûrê dijin. Bi biryarek lez û bez girtîgeha Diyarbekirê a tîpa hata balakirin li ser biryara Serokkomarê Tirkiyeyê ku salek berê li Amedê gotbû ew ê vê girtîgehê bikin navenda çandê.
ev çalakî jî ji bo dijî derketina vê biryarê Mexdûr dixwazin vê çalakiyê dengê xwe bigînin Serokkomarê Tirkiyeyê. مکان و ئاواهیên bi vî rengî ku bûne sembola xerabiyên mezin divê bikin mûzexaneyê mafê mirovan da ku bikin sembola qincî û başiyê. Li ser îşkenceya vê zindanê bi dehan pirtûk hatin wîsandin, bi dehan fîlm hatin çêkirin. Girtîgeha Diyarbekirê piştî derbê radestê rêveberiya cuntayê kiribûn û 4 sal heta sala 1984 di kontrola leşkeran de ma. Li cîhanê ev zindan bûye wêyek ji mînakên xerab ên îşkenceyê. Gelek pêşengehên PKK li vir îşkence dîtin. Bi dehan kes li jî îşkenceyê bi çalakiyên xwekuştinê dawî li jiyana xwe anîn. Mazlum Doğan, Akî Karer, Kemal Pîr jî di nawan de bûn. Şîrovekarên siyasî dibêjin ku PKK di encama îşkenceyên li vê girtîgehê geşbûye. Beşdarên vê çalakiyê mexdûrên wê demêne û dixwazin girtîgehê weka Emnesora li Suleymaniyê bikin muzexaneya bîr û mafê mirovan. Biryar şexsekî gotê ez ê bikim Fransız ne mantiqî. Gerek bişêwî ya bo ta xelkê Amedê sewal kir kambiya ya jî civakê giş sewal kir kambiya bigiçe. Ged bicî navenda çand û huner bingeha wî da naweroka wî de zihniyetlere wê derê dere bûna bo asîmîle, bo qirkirin, bo neqebûlkirin. Mexdûrên zindana Amedê dest nîşan dikin ku ji bo girtîgeh bibe müze ew ê çalakiyê xwe bidomînin. Xecîran Faxîn, Dengê Amerîka, Diyarbekir. Li Tirkiye her ku hilbijartinên seroktî û perlemanî nîzik dibin, rakêşanên siyasî di navbera desthilat û opozisyonê de tundtir dibin li dor gelek mijaran û bi taybetî li dor rewşa xerab aborî li wî welatî ku bandoreke mezin daye ser welatiyan. Ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarên niha rêzdar Reha Ruhavî lêkolerê siyasî ji Amedê bi me re dem baş mamoste Reha aboriya Tirkiye çawa siya xwe niha daye ser jiyana rojanayê xelkê berî em derbasî hilbijartina bibin. Silav ji were. Niha îro di lêkolînan de wexta hûn ji xelkê dipirsin ku zor û zexta herî zêde li ser we çi ye? Sedî nodî zêdetir dibêjin mesela rewşa aborî. Ji ber ku îstatîstîkê fermî ê Tirkiye jî salekî de dibêjin enflasyon sedî heştê zêde bûye, heştê zêdetir bilind bûye. Lê ev îstatîstîkên hikûmetê gel û em bêjin saziyên alternatîv pir jê bawer jîninin. Li ber çavê xelkê wexta em dipirsin li ber çavê we enflasyona we çixwas bilind bûye. Nêzî 150 enflasyon yanî em bêjin quvveta wanê ku danûstandinê kêmtir bûye. Ji ber vê yekê meselê girîng zêde ne lê mesela aborî pêştir û acîltir e û li ber xelkê ku jiyana wan bandorê ser jiyana wan dike. Heta hilbijartinê jî hikûmet hewl dide ku çareseriyê vê meselê bibîne lê ji ber ku ew tedbîr nedibe tedbîrên normalin, tedbîrên ku çawa dibêjin bu formülên siyasî lê tedînin ew jî li bazarê bandorê nake. Lê carna hikûmet bi destê xwe bi zorî hin tiştan erzan dike lê 4 roj şûn ve hûn dinerin dîsa ew hatiye ciyê xwe berê. Ji ber vê yekê tu hêviya xelkê tune ku rewşa aborî çêtir jî bibe. باش مامۆستا ئەگەر ئەv rewş wiha berdewam bû bi aliyê xerabiyê ve çû û hilbijartin hatin wê demê wê xelk yanî ji ber bêhêviyê wê dengê xwe nedin wê dilgiran bibin bi hejmarên mestir biçin hilbijartinan ji bo guhertinê yanî wê bandora vê yekê erînî be ser proseya hilbijartinan yan neyînî be? Yani niha îro rewşa aboriyê ji muxalefetê çawa dibêjin ji muxalefetê xurttir e li hember hikûmetê. Yani rewşa partiyên muxalefetê giş li aliyekî û rewşa aborî li alekî bandorê li ser prosesa hilbijartinan dike. Lê îro mesela li hember hikûmetê herî zor ne em bêjin hewldan û performansa muxalefetê opozisyonê ye. Rewşa aborî ye. Rewşa aborî wisa derbas ve rewşa ewa hikûmetê wê têkeve zor yani zortir ve zext be. Lê tenê li Tirkiye ne tenê mesela aborî em bêjin dengê xelkê diguherîne. Zêdetir li ser nasnameyan em bêjin nasnameya seküleriyê a muhafazakeriyê a oldariyê a kurdbûnê filan bîvan.
آن نجات پرستیه لسر وان ناسنامهان زیدتر رنگ دنگان اشکره دبه لیدیسا جی روش آبوری باندورک مزن لسر وی مسئله دیگه آنها ایرو امسر حال ترکیه بجن ج 5 پارا پارک آنجی ج 4 پارا پارک خلکی پشتگیری خود دنگدارین حکومت دنگ خوش ور کشان دیه وقتا تو ناو کرده دا مزده کی جسه کسا یک او رنگ خوش حکومت دنگ خوش حکومت کشان دیه لی اف مسئله هم بجن نتنه صدموی نتنه آبوریه و وقتا گوت ناسنامه جی باشه ما مستدوی درباره دا اگر واب لحرم کردی شانس دستلات بو سرکفتنا دل بجارتنا دا تدبیجی کیمه؟ هر کدوچه شانس دستلات اقتداری کمتر دبه آن مخالفت زیادتر دبه لناو مخالفت دجی زیادتر دنگین CHP پارتی اپوزیسیون هری مزن دنگین CHP زیادتر بن جبر کو گل دبینن کو alternatif حکومتی اگر AK پارتی دستلار نبه و کی دستلات ببه دبینن کو احتمال هری مزن CHP'ye اوجی دخوازن کو دنگ خو پشکریه خو بدن alternatif حکومتی نکو ام بیژن دخوازن که قزنج بکن جبر وی که شانس CHP جیدنا زیادتر لحریم کردستانی باشه ما مستدوی او هستک بدناف گل دا وکون پیوندی بخلکی را دکن لی اف یکا هان پیوستی با ارگانیزه کرنا اپوزیسیونی هیا و حتی روجا ایروجی هرچندی هولدان هنه که او اپوزیسیون هین باشتر نگیشتیه سر هف دنافوان دا جی ام بیژن هدف با آلی دنین اپوزیسیون به جه پیوان را خوشکل هف نکریه چه پیوسته جبوان کو کاربن براسیجی لدجی دستلات انیه که یگرتی ارگانیزه بکن آیا کم اپوزیسیون یعنی ج مخالفت یا ماسیان کو 6 پارتی سرن جوان لازمه کو سیستم کی آوا بکن کو چاواته کevin هلبجارتنا نا سیستم هلبجارتن ترکیه او حول ناده کو 6 پارتی بهور له هر باجاری ته کevin او لدجوانه دبه له بکن کو هر کیم لسی چل باجاری ام بیژن پارتیه بسرنامه پارتیه که تنه تکevin yani بهور نبن rakip tane اقتدار رب rakip ev aykem ihtiyaç viyara heye aduyem روشا آبوری هر کدوشه خراب دبه دوی مخالفت پروژه خونه اشکره جی ترکیه را بیجه و امی چاوا ترکیه جی دبن باندورا وی قریزه درخن دوی ری خلکی بده او لسر نامزد سروکوماری اشکره بکن و لحو بکن اگر نامزدک تنه هفپار درکه و هدپجی پشگیری بده وی نامزدی او اپوزیسیون ام بیژن لیستی چل باجاری بناو لیست که ده تکن هلبجارتنی و چاقه شانس وان زیاده دبک هم مجلس ده هم جی هلبجارتنی سروکوماری ده AK پارتی و دستلات تک ببین باشه شانس وان زورتره باشه ما مستد اخافتن خود بحث و کی کر کو دستلات بهتر بالا خود سر روش آبوری نه اپوزیسیونی باشه چه برنامه چه پروگرام هنج بو باشکرنا روش خلکی آبوری پیش هلبجارتنا بکیمانیش بر کو دزانن دما کو روش خراب خلق دنگ خوندن وانو و جبور ریگرتنا لهلاوسان یعنی جل انفلاسیونی دستلات چه برنامه هنه آیا کم به روسیه یه تکلیه وان واروجانه باشن کو احتماله که ام بیژن گاز اروپا د کریز گازی ده احتماله که ترکیه دین خو ام بیژن تعلق بکه آنجی گازک ارزان بستینه روسیه جبر کو پوتین جی دخوازه کو پارتنر وی اردوغان ترکیه بسر که و احتماله که پوتین پشتیریه که بده و د عالی آبوریه ده حال ترکیه حسانتر بکه آدویم هناك ام بیژن وک گاز وک پترولی ورگی لسروان زیدنه و فیات وان بلند بو احتمال کو نزی البجارتنی ورگی سر را که ام بیژن ایرو مازوت بیا 27 لira احتمال کو داخلین 15 16 لira و پلانانال بروانن آسیام جی لپرا دیگرن یعنی لام بیژن باجرن عربان لروسیه لپرا دیگرن کو او بکن او کورا دلار ارزان بکن و تدبیرانه البروانه و تدبیرانه بکن آنجی باندور چاول سر آبوریه ببه ایرو نه هر حال هین دمج بو هالبجارتنا هي رنگ هيفي هبن كو افتشتانا ببن وبخلق الداويه داويه هنكي روشوان باشتر ببه از تسباستكم ما مسترها روحاوي لكولاري سياسي تج آمدي بمراوي سپاس خوش مالابا
برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه. رووسیا بە فڕۆکەی بێفڕۆکەوانی پڕ لە تەقینەوە هێرشیان کردوتە سەر پایتەختی ئۆکرانیا لە کاتێکدا هاوڵاتیانی کیف خۆیان ئامادە دەکرد بۆ سەرەتایی هەفتەیەکی نوێ. تەقینەوەکان لە سەرانسەری کیف دەنگیاندایەوە و خەڵک بەپەلە دایان ناردن بۆ پەناگەکان. سەرۆکی شارەوانی کیف ڕایگەیان ناوەندی پایتەختی کیف زیانی بەرکەوتووە و زیانی بە چەندین باڵەخانەی هاوڵاتیان گەیاندووە و بینایەکی دیکەش ئاگری تێبەر بووە. دەست بەجێ هیچ لێدوانێک لەبارەی قوربانیەکانەوە بڵاو نەکراوەتەوە. ئامانجی ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانە ڕوون نییە، بەڵام هێرشەکانی رووسیا لە هەفتەی ڕابردوودا ژێرخانی ئابووری ئەو وڵاتەی بە ئامانج گرتووە وەک ویزگەکانی کارەبا لە کاتێکدا سەرۆکی ئۆکرانیا ئێرانی تومەتبار کردووە پێشتر بەناردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا. یەکێتیە ئەوروپی لە بەلگەیەن بربەچاو دەگەڕێ لەسەر دەستێوەردانە ئێرانê di şerê Rûsya lê Ukraynayê de li gor dîplomatkarê payebelindê yekîtiyê ku roca dişemê got. Ukrayna di hefteyên dawî de behsa gelek êrişên Rûsyayê bi dronên şahed 136 Êranî kir. Êran red dike ku dronan ji Rûsyayê re dabîn dike û Kremlin tişîrove nekirine. Josep Borrell dema ji bo civîna wezîrên dervên yekîtiyê Yekîtiya Ewropayê gihîşte Luxemburgê ji rojnamavan ra got em ê li belgeyên berbiçav li ser beşdarbûna Êranê di şerê Ukraynayê de bigerin. Dibe ku Yekîtiya Ewropî biryarê bide ku cezayên nû li dijî Êranê bisepîne li gorî du diplomatên ku di amadebûna danûstandinên di navbera wezîran de beşdar bûn. لە سووریا لە شوێنەوارێکی دێرین دەدۆزرێتەوە کە بە نەخش و نیگاری مۆزاییک نەخشێنراوە و مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕۆمەکان لە سەدەی چوارەمی زایێنیدا لە شاری ڕەستەن لە پارێزگای حەمز لە ڕۆژاوایی ناوەڕاستی سووریا. فەرمونون لەگەڵ ئەو ڕاپۆرتە. ئەڤە شوێنەوارێکی سەردەمی ڕۆمانیایە کەڤنارە و بەری پێترە ji 1600 ساڵان. نو هاتیە ڤەدیتن لە باژارۆکی ڕستنی سووری لە ڕۆژئاوای پارێزگەها حمسێ. تایبەتمەندی شوێنەوارن سووریا دەبێژن ڤەدیتنا ڤی مۆزاییکی یا هەری گرنگە ji demê şerê Sûriya berî 11 salan dest pê kirî. Karmendên beşê vedîtin û çakkirneva şûnewaran li mozexana giştiya Hemsê dest da kolana wî jî piştî diyarbûna nîşanan ku ew cihekî dîrokiye. پشتی مچاف لیکری مدید اف تخت موزاییک جر ادر کمه هندک کابک جه هندک دیمنان وندانه زیده باریوه هندک جوان کابکان مزم بوینه و هندک درس کتینه مگلک به هوشیاری سردری بوان دیمنان راکر لگو رنماین زانستین جهانی اف موزاییک دیمنên şervanên Amazoniyên kevnar wêne dike weka çawa cîvanokên Romaniyên kevnar ew wêne kirîn. Her beşek ji wan dîmenan pirin ji kapkên piçûkên rengavreng. Di mîtolojiya Yunanî û Romaniyên kevin de Herkules li hengê ku nîvxwedayiya di yek dikedeyên xwe de Hîpolîta ya şajina Amazoniyan kuştiye. Lêgelo mozayîka nû hatiye vedîtin li Sûriya vê cîvanokê الجزء المكتشف حتى الآن بطول بشا حتی نها مودیتی بدرجه یا 20 متران و پانیا 6 مترانه آنکو افتخته پهنو فرهتره و درج ده بسره که و جر مالا لکیلکه ام نزانین که چندی درجه حتی کل پاشاروژه پتر نکولین لایەنێکی vê mozayîkê xwedawendê deryayê Romaniyên kevnar nibtin û çil yarên wî jî wê nedike. داخل شمال دنگی امریکا. حسکرین فوتبالی ولاتی مکزیک روزا یکشنبه به کیفخوشی لگل کاپا جهانی در باس کر دماکوی گرا خوال سرانسری جهانی بردوام کر بری قهرمانی 2022 لقطر گرا کاپا جهانی کد گولان ده لدبی دست به کرد هروا لمونتری و گوادالخارا جی ببه و رویتی خو بدومینه بری دست به قهرمانی قطر کد 20 ماه بعد دست به دکه.
بين الهجاء كرد كونيكشن الفرب داويها تهرشاد وبختور هرشاد